سڵاو کاتتان باش پێم خۆش بندێک زانیاری بدەم بۆ کەسانەی کە لە شەریکەی ئۆتۆمبیلسازی مرسدس بنز لە شاری ئۆسیکا پۆنکی کار دەکەن وا دیارە بۆ ماوەیەکی تەحتیل دەبێ ئەو کارخانەیە دیارە هەمووی کارخانەکە تەحتیل نابێ بەڵکو بەشێک لە کرێکارەکان تەحتیل دەبێ کارەکان ئەوەش لەبەرەوەیە کە ئەو شەریکەیە تووشی هەندێک کێشەی مادی بووە بۆی هەندێک پاشەکەوتی دارایی و مادی بکە بۆ ماوەی 3 مانگان هەندێک لە کرێکارەکانی بێکار دەکا هەتا ئەو بڕە پارەی کە پێویستەوە دەستی بێنێتەوە بەڵام دوای 3 مانگان لە سەرەتاکانی سەرەتای ساڵی تازدەڕا ڕەنگە لە مانگی 1 یان 2 کارەکانی نۆرمال بێتەوە و هیچ کێشە نییە بۆیم بەڕای من زۆر جێگای نیگەرانی نییە بۆ کرێکارەکان شتەکە بەو جۆرەیە کە خاوەنکار یا سەعبکار هەندێک مافی هەیە بەنیسبەت کرێکاران ئەگەر تووشی کێشە و قەیرانی مادی بێ دەتوانێت هەندێک لە کرێکارەکان بۆ ماوەیەکی پشویان بداتێ یعنی تەحتیلێکی درێژخایانیان بداتێ 1 مانگ 2 مانگ 3 مانگ جاری وایە دەتوانێت 1 ساڵی بدا زیاتریش و ئەوە ڕێگە پێدراوە بەڵام ئێستا دانیشتنەکان بەردەوامن لە نێوان نوێنەری کرێکارەکان سندیکای کرێکارانی ئەو کارخانەیە و لە نێوان خاوەنکار و ئەوانە بەردەوام کۆبوونەکان بەردەوامن 2 هەفتان دەکێشێت دوای ئەو 2 هەفتەی بە تاوی ڕوون دەبێتەوە بەڵام ئەوەی کە تا ئێستا ڕوونە ئەوەیە کە بۆی هەیە ئەگەری وی هەیە کە هەر کرێکارێک بۆ ماوەی 3 مانگان هەر 2 هەفتە جارێک بچێتە کارێ 2 هەفتان بچێتە کاری 2 هەفتان بێکار بێ یعنی کەوا بوو هەتا ئێستا شتەکە ئەو جوورەیە کە 1 کرێکار 6 هەفتان بێکار دەبێ لەو 6 هەفتە بێکاریدا پارەی 1 هەفتەی نادەنێ چونکی ئەو 1 هەفتەیەی بەستۆی خۆیەتی خۆی بژێنێ پارەی 5 هەفتانی دەدەنەیە لیتۆ دەیدا سندیکای کرێکاران ئەو پارەی دەدا بەڵام ئەو پارێژ ئەو پارەیە نییە کە لە کارەوەی دەگرێت بەڵکو نزیک بە 80% ئەو پارەیە کە لە کارێوەی دەگرت کەوا بۆ ئەگەر هەر چەندێک بێ 80% 5 هەفتانی وەردەگری یعنی لە ڕاستیدا پارەی هەفتەیەکی لە دەست دەدەنێەوە بەڵام لە هەمان کاتدا دەتوان ئەو 6 هەفتەیە وەکو پشوویەک ئیسفادەی لێ بکەن و ماندووبوونتان بەحەسێنەوە و تۆزێک بە ماڵ و منداڵ و بە ژیانتان ڕابگەن و سەفەرێ بکەنوانە و ئەوە ئەمن بۆ خۆم بە شتێکی باشی دەبینم و زۆربەی فینلەندەکانیش ئەوان پێ باشە چون زۆرێک تەحتیلەکە کە پارەشت دەدەنەیە جا بۆیە پێم وایە نیگەرانی کرێکارەکان بە خۆڕایە مەگەر ئەو کەسانەی کە قست و یان کرێخان و شتی زۆریان هەبێ یان قەرز و شتیان زۆر هەبێ بەو 80% پارەی پێڕان نەگەن ئەویش چونکی ماوەیەکی کاتیە بۆی هەیە زۆر فشارێکی گەورەیان نێندە سەر بەڵام لە هەمان کاتیشدا جارێ شتەکە ڕوون نییە 2 هەفتە وەختە ئەوە یەکەم هەفتە تێپەڕیوە ڕەنگە لە هەفتەی داهاتوودا ڕوون بێتەوە کە چۆنە بۆی هەیە بە شێوەیەکی دیش بسوڕێتەوە وەلی ئەو جوری نیشان دەدا چون خاوەنکار مافی زۆرترا پێدەچێت شتەکان هەر بەو جوورەی کۆتایی پێبن و هەوڵ دەدەم لە داهاتوودا ئەگەر زانیاری تازەترین زانیارەکانیشم هەر لە کاناڵی یوتوبەکەی خۆم بڵاو دەکەمەوە بۆی کە من لە نزیکرا دەگەڵ یەکێک لە کەسەکانی متمانە پێکراوی کرێکاران کە پەیوەندی دەگەڵ لیتۆ واتە سندیکای ئەو کرێکارەکان هەیە لەگەڵەوی قسەم کرد بە دوور و درێژی و ئەو زانیارانی کە پێتان دەڵم دەکرێت بڵێن هەمووی ڕاستن ڕەنگە بەوردی باسم نەکرد بێ بەڵام بەگشتی هەمووی ڕاستن و پێم وابوو هەر ئەوەندە بەسە بۆی کە لە نیگەرانی بێنە دەرێ خدمت همه فارس زبانان عزیز عرض کنم که در مورد تعطیلی موقت کارخانه ماشینسازی مرسدس بنز در شهر اوسیکا پونکی اصولا کارفرما حق داره برای مدتی
کارگراش رو تعطیل کنه، یه تعطیلی موقت بهشون بده. این حق داره برای جبران خسارت‌های مادی که دچارش شده برای یه سری صرفه‌جوی‌های اقتصادی. این حق داره و الان در حال حاضر نمایندگان اتحادیه کارگری و کارفرما با هم رایزنی دارن. این رایزنی ها مدت 2 هفته طول میکشه، ولی ظاهرا اینطور نشون میده که تعطیلی به مدت 3 ماه خواهد بود. اول قرار بود یه سری از کارگرها رو 3 ماه کامل تعطیل کنن، بعدا تصمیم گرفتن که این تعطیلی رو تقسیم کنن روی همه کارگرها که هر کارگری 1.5 ماه تعطیل بشه، اما 2 هفته بیاد سر کار و 2 هفته تو خونه استراحت کنه. نتیجه اینو نشون میده که هرچند این نتیجه قطعی نیست، هفته آینده نتیجه قطعی اعلام میشه، ولی هر کارگر که تو این کارخونه کار میکنه به مدت 1.5 ماه تعطیل میشه. یعنی به مدت 1.5 ماه حقوق از کارخونه حقوق نمیگیره، بلکه این حقوق باید اگه عضو اتحادیه کارگری باشن، اتحادیه کارگری 80% حقوقشون رو در عرض این 1.5 ماه میده. اگه هم عضو اتحادیه نباشن که این مشکل و به همین خاطر پیشنهاد میشه حتما عضو اتحادیه و معمولا هم بهترین اتحادیه و بزرگترین اتحادیه بشین، نه اتحادیه هایی که پول کمی میگیرن ولی بعدا مشکلات خاص خودشونو دارن. بنابراین 80% حقوق این 1.5 ماه رو میگیرین از اتحادیه. فقط این 1.5 ماه، از این 1.5 ماه هفته اولش پولشو بهتون نمیدن که بهش میگن اوماواستو به زبان فنلاندی، یعنی همون مقدار پولی که اصولا خودت موظفی خودت زندگی خودت تأمین کنی. این هفته اول رو نمیدن، پول 5 هفته بعد رو 80% رو بهتون میدن و این خودش خیلی حسن خوبیه، چون آدم میتونه به تعطیلات بره، به مسافرت بره، میتونه تو خونه استراحت کنه، به خانواده‌اش برسه، کارهای ناتمومش انجام بده و از این لحاظ فنلاندیا خیلی هم استقبال میکنن. بنابراین جای نگرانی نیست، این تعطیلی موقت هست و به گفته مسئولین کارخونه سفارشات اتومبیل بنز سال آینده به همون روال خودش باقیه، کار اضافی هم هست، اضافه کاری و همه چیز برمیگرده سر روال عادی خودش. فقط اینا میخوان یه سری صرفه‌جویی اقتصادی کنن. آخرین اخبار رو بعد از یه هفته دیگه که اطلاعات بیشتری به دست آوردیم و رایزنی ها تموم شد، از همین کانال یوتیوب به عرضتون میرسونم و امیدوارم که هیچ جای نگرانی و شک و گمانی در شما وجود نداشته باشه و همه چیز به روال عادی خودش برمیگرده. متشکرم.